هێژای کاروان گەلێک بخێراتیە کوردستان 24 سپاس بۆ وێ دەرفەتێ دەستپێکێ بزانم سەرۆکی هەرێما کوردستانê çawa hate vexwandin giringiya beşdarîkirin awan divê rêwresmê şahane da ji bo veşartina şajin Elîzabeta duyem çi ye؟ بەڵێ زۆر سپاس دیارە ئەمە ڕووداوێکی زۆر مێژووی گەورەیە نەک تەنها بۆ بەریتانیەکان بۆ حکومەت و وڵاتی بەریتانیا بەڵکو بۆ وڵاتانی کۆمنوێڵث بۆ تەواوی جیهان کە ماوەی 3 ڕۆژە ئامادەن لە لەندەن بۆ بەشداریکردن لە پرسەی شاژنی دووەم ئەلیزابێت کە دیارە 150 وڵاتی جیهانی بەشدارین و بەشدارن لەم ڕێوڕسمەدا و لە هەر وڵاتێک دوو بانگێشنامە نێردراوە لەسەر ئاستی سەرۆکیان سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە دیارە بەنسبەت هەرێمی کوردستانیشەوە بەنسبەت عێراقی فیدراڵەوە دوو بانگێشنامە ڕاستەی دەوڵەتی عێراق کراوە و بانگێشنامە یەکێک لە بانگێشنامەکان بۆ جنابی سەرۆکی هەرێمی کوردستانە کە بەناوی گەلی کوردستان و هەرێمی کوردستانەوە بەشداری لەو ڕێوەسمەدا دیارە ئەمە خۆی لە خۆیدا گرنگیەکی زۆری هەیە ئەمەژەیە بە عمقی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عێراق لەگەڵ بەریتانیادا و هەر لە چوارچێوەی ڕێوڕسمەکەدا دیارە 5 مناسبەی گرنگیان دانابوو کە ئەمڕۆ سێهەمین بۆنەیە پرسەی فەرمی شاژنی بەریتانیا کە هەروەکو دەبینن لە وێستمینستەر یەکێکە لە کڵێسە هەرە گەورە و بەناوبانگەکانی جیهان ئەو ئەچێ کە شاژن هەر خۆی لێرەشدا تاجی شاهانەی وەسەی تاجی شاهانەی باشە هێژای کاروان دوو ئێواری سەرۆکی هەرێما کوردستانی نێچیروان بارزانî dêbûneyeke fermî bi amadebûna şahê taza yê nû amade bû li wê derê ev serok û serkirdeyên evrûkek û divê taziyê de beşdarin li heman cihî beşdar bûn duh êvarî nêçîrvan barzanî kî dît li wê derê بەڵێ دوێنێ لە ڕێوڕسمی پێشوازی پاشای بەریتانیا پاشا چارلسی سێم کە ئەو ڕێوڕسمای بۆ میوانانی جیهان ساز کرده بوو دیارە لە ڕێوڕسمەکەدا جنابی سەرۆکی هەرێمی کوردستان وەکو سەرکردە و کەسایەتیەکانی جیهان بەشدار بوو ڕێوڕسمەکەدا و لەلایەن پاشا چارلز پێشوازی لێکران دیارە دەرفەت هەبوو بەناوی گەلی کوردستان و بەناوی هاوڵاتیان کوردستان و عێراقەوە پرسە و حەقەمی خۆی لە نزیکەوە بگەێنێت بە پاشا و خانەوادەی شاهانە هەڵبەتە هەر لەو چوارچێوە ڕاستە بۆنەکە بۆنێکی سیاسی نییە بەڵام باسی کورد کرابوو و خۆشحاڵی خۆی دەربڕی بوو کە نوێنەری گەلی کوردستان بەشدارە و زانیاری لەسەر کورد و لەسەر هەرێمی کوردستان هەڵبەتە هەر لە بۆنەکەدا دەرفەتی ئەوە هەبوو کە لەگەڵ سەرکردە و پاشای وڵاتان سەرۆکوەزیرانی وڵاتان گفتوگۆ بکەن ڕای بەربڕینی هاوخەمی دیارە پرسی پرۆسەی سیاسی هێژای کاروان گەلک سپاس کە هەن چاوەڕێ مەبوون بۆ چاوەڕێبوونە هەوای هەر هەبن یا پرس ئەوە یعنی هەرچی قاس مەسەلا ئەم کورد دەبێژین بۆ هەر شینی و شادیەکێ دەرفەتێک هەیە بۆ نێزیکبوونەکێ هەرچی قاس ئەvە تازی بیتن ماڵ ئاوایی بیتن لێ دیسا ڕوویەکی سیاسیژی بڤێبوونەیەڤە دیارە ئەف ڕوویە سیاسی و بەشداریە کەساتیەکی دیار دناف هەموو کوردان دکارم بێژم ji bilî wêyekê ku bi fermî serokê herêma Kurdistanê hêja Nêçîrvan Barzanî ji bo mesela Kurd û kurdayetî û pirsa Kurdan û kêşeyên Kurdan çend giring e dê çi biguhara بەڵێ دیارە ئەو بابەتێکی زۆر گرنگە ئێمە ساڵانێک هەبوو کە سەرکردەکانمان دەهاتنە وڵاتانی دەرەوە
زۆر هەوڵیانەدا لەوانەیە لە دەرەوەی وەزارەتی خارجیە ئەگەر چاوپێکەوتنێکیان لەگەڵ بەرپرسێکی زۆر نزمی وەزارەتەکە ئەنجام بدایە، بەڵام ئێستا دەبینین سەرکردەکانی کورد، سەرکردەکانی هەرێمی کوردستان لە مەحفەلە گەورە نێودەوڵەتیە جیهانەکانە بەشدارن. ئەمڕۆژ هەروەکو دەبینن سەرۆکی هەرێمی کوردستان بە ناوی گەلی کوردەوە لە ناو سەرکردەی 150 وڵاتی جیهانی بەشدارە. هەروەکو پێشتر ئاماژەم پێدا بینینی نوێنەری گەلی کوردستان، نوێنەری کورد لەو مناسبەیە خۆی بۆ خۆی حەدەسێکی گەورەیە و دوێنێ لەگەڵ زۆربەی بەرپرسە باڵەکانی وڵاتانی خەلیج، وڵاتانی عەرەبی، وڵاتانی ئەوروپا، سەرۆک ماکرۆن، شاه عەبدوڵڵا، ئەمانەی کە لەبێ بەشدار بوون هەر هەمویان ببینینی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان ناسراو بووە و گفتوگۆیان کردووە لەسەر کۆمەڵێک پرس و بابەت و پێیان خۆش بووە. دیارە ئەمە هەروەکو ئاماژەت پێدا جگە لە ڕۆکەی بەشداری بوون و دەربڕێنی هاوخەمی بابەتێکی گرنگی سیاسیە کە هەرێمی کوردستان لە بابەتە نێودەوڵەتیە جیهانیەکانە بوونی هەیە و بەشدارە بە تایبەتی لە ناوچەی ئێمە هەرێمی کوردستان و عێراق بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پرسە سیاسیەکانە، لە پرسەی ئەمنی ئارامی مەنتیقەکە. هەرێمی کوردستان قسەی هەیە و کارەکەرێکە کە هەمیشە خواستی گفتوگۆکردن هەیە لەگەڵیان. هێژای کاروان، تو دزانی دێ هەر شەڕ و خێرەکێدا ڕووڵا بریتانیا دناڤ عێراقێ و دەستێ وێ گەلک درێژ و بەهێزە. دناوبەرێدا مەسەلەن هەولێر و بەغدای گەلک کێشە دناوبەرە مەدا هەنە ji vir û şunda em dikarin bêjin Brîtanya dikare çi rolekê bilîze li ser astê siyasî başbûna peywendiyan yan jî herçi nebît zêdenekirina kêşeyên di navbera Hewlêr û Bexdayê. حتمەنەوە بابەتێکە بەریتانیەکان هەر لە دوای ڕاگەیاندنی دەرەنجامی هەڵبژاردنەکان هەوڵیان داوە چێ لەگەڵ بەغدا چ لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ لایەنەکانی ترا کە پرۆسەی پێکهێنانی حکوومەت سورعەتی پێ بدرێ، خێراییکی پێ بدرێ و بەڕاستی لە ناخەوە پیان ناخۆشە ئەم دواکەوتنە، ئەم تەعقیدی سیاسیە کە ئێستا لە عێراقا هەیە و هەوڵیان داوە بە بەردەوامیش هەوڵەدەن، بەڵام ئەمان وەکو تەداخل نایانەوێت تەداخل لە پرسی عێراقا بکەن، بەڵکو هانی سەرکردەکانەدەن کە ئەو تەسعیدەی هەیە وردە وردە دابەزێنن و ڕێگە چارەیەک بدۆزنەوە بۆ دەرچوون لەو بەستەڵەکە سیاسی کە لە عێراقا هەیە. چونکە ئەمە نە لە بەرژەوەندی عێراقیەکانە، نە لە بەرژەوەندی پەیوەندی دوولایەنەیە، نە لە بەرژەوەندی دۆخی ناوچەکەیە، نائارامی لە عێراق، دەستێوەردانی دەرەشی لە عێراق بەڕاستی کاریگەری هەیە لەسەر وڵاتانی دنیا و بە تایبەتی بەریتانیا و ئەمریکا کە دۆستی زۆر نزیکی هەرێمی کوردستان و عێراق. حتى ئەو ڕادەی جەنابێ هێژا بەشدارە بریتانیا حکوومەتێکە چاوە لە عێراقی دەخوازە. بریتانیا دەخوازێ حکوومەتێکی فرەلایەنە بێت، لایەنەکان بەشدار بن تیایدا، چونکە دۆخی ئەوانی شتێ دەگەن دۆخی عێراق تا دەیەیەکی تریش دەخوازێ کە بۆ بەدیهێنانی ئاشتی و ئارامی هەموو لایەنەکان بە پێی سوقلی خۆیان لە حکوومەتی ئایندەی عێراقە بەشداریان. باشە. vê çaxê peywendiyên hikûmeta Herêma Kurdistanê û hikûmeta tazeya Brîtanya di çi astê de ne? Çi hîviyek heye bû pêşdeçûn û xurtbûna zêdetir? پەیوەندی هەرێمی کوردستان و بەریتانیا پەیوەندیکی مێژوویە، لە قۆناغە جیاجیەکانە زیاتر برەوی پێدراوە و هەروەکو ئاگدارن لە پەیوەندی هەرێمی کوردستان لە ماوەی حکومڕانی سەرۆک وەزیرانی پێشوو بۆری جۆنسن پەیوەندێکی زۆر تۆکمە بوو لە ماوەی 6 مانگە
6 مانگدا سەرۆکی هەرێمی کوردستان بە فەرمی میوانداری بەریتانیا کراوە چاوپێکەوتنەکانی لە زۆر سەر ئاستی باڵا بوون. مانگی 4 ئەم ساڵ جنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە فەرمی بانگێشتی بەریتانیا کرابوو و بە هەمان شێوە پەیوەندیەکانی زیاتر برەو پێدا و حکوومەتی نوێی بەریتانیاش سەرۆکوەزیران لیسترۆز بەردەوامی بە پابەندیانەی دەوڵەتی بەریتانیا ئەدا لەگەڵ هەرێمی کوردستانە هەر کاتێک وەزیری دەرەوەش بوو جنابی سەرۆکی هەرێم کە سەردانی ئێرەی کرد یەکەمین دیداری لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستانە بوو وەکو وەزیری دەرەوە. دوێنێش لە ڕێوڕسمی پێشوازی پاشا چارلسی سێەم کە جنابی سەرۆکی هەرێمی بینی بوو بیری خستبووانێک کە یەکەمین بوونەوەم لەگەڵ توێدا بووە و حکوومەتەکەمان پابەندە بە پابەندیەکانی کە لەسەرەتی بەرامبەر بە عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان لە هەموو ڕۆک لە ڕووی سیاسی و دیپلۆماسیەوە لە ڕووی سەربازی و ئەمنیەوە ئەمانە دوو پرس و بابەتی زۆر گرنگن و بە هەمان شێوە بابەتی ئابووری و پەرەپێدانی ئابووری نێوان هەردوولات چونکە سەرۆکوەزیرانی نوێی بەریتانیا بڕوای بەوە هەیە کە لە ڕێی سەقامگیری ئابووری و سەقامگیری سیاسیش وردە فراهم دەکرێت. باشە دیارە و ئەف خانمانەها سەرۆکاتی حکوومەتە نوێیە بریتانیایەتکە پێشتر لەسەر ئاستی وەزارەتە دەرە نێزیکبوونا کاوێ دیگە لە سەرۆک و سەرکردەیەن کوردان هەبووە ژێ سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی هێژای مەسرور بارزانی ژێ سەرۆکی هەرێما کوردستانی هێژای نێچیروان بارزانی نێری ناوێ خانمە هەنەیە لەسەر پرسا کورد بە تایبەتی کێشێن ناوبەرە هەولێر و بەغدای چاوایە هێژای کاروان. بەڵێ هەروەکو ئاماژەم پێدا کاتێک وزیری دەرەوە بووە دیداری لەگەڵ سەرۆکی هەرێم هەبوو دیداری لەگەڵ مانگی چوار لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو و بە وردی باسی بارودۆخی عێراق بارودۆخی هەرێمی کوردستان پەیوەندیەکان دۆخی ناوچەکە و ڕۆڵی هەرێمی کوردستان لە مەسەلەی سەقامگیری لە ناوچەکەدا وەزارەتی دەرەوە بە بەردەوامی لایحە یان پوختەی بابەتەکانی کە دەگوزێرە لە عێراق و لە هەرێمی کوردستان پێشکەشی وەزیری دەرەوەیانە کرد لە کاتی خۆی کە وەزیری دەرەوە بوو و ئێستش بە هەمان شێوە ئەو پرس و بابەتە سیاسی و تاقیدە سیاسیانەی لە عێراقا هەیە پوختەکەی دەخرێتە بەردەستی و خواستی هەیە ئاماژەم پێدا کە پرۆسەی سیاسی عێراقێتەوە سەر ڕێچکە ڕاستەقینەکەی خۆی و نزیکبوونەوەی لایەنەکان زوو ببینن. بەریتانیاش دەیەوێت ڕۆڵی خۆی ببینێ لە ئەم لێک نزیکبوونەوەی و دەرچوون لەم بەستەڵەکە سیاسیات چکە هەروەکو لە بەرژەوەندی بەریتانیا وژدانەیە کە ئەم دۆخە بەو شێوەیە زیاتر بخایەنێ و بەریتانیا هەمیشە جەختیان لەسەرەوە کردوێت کە هەرێمی کوردستان هاوکاری هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەرێمی کوردستان هەرێمیی بەهێز بێ ڕۆڵی خۆی لە چوارچێوەی عێراقدا. هێژای کاروان جەمال تاهیر نوێنەری حکوومەتە هەرێما کوردستانê lê Londonê gelek spas bû dema hewa hûn her hebin.